ئێرە گەڕەکی کانیتووی قەزایی دەربەندی خانە خاتوو جەمیلە و هەندێک لە ژنانی گەڕەکەکەیان لەگەڵ ڕیزی بەرمیلەکانیان لە بەردەم دەرگای ماڵەکانیان دانیشتون و لە چاوەڕوانی وەرگرتنی نەوتن. ئامنی چاوەڕێ نەوتم 2 ساڵ نەوتمان پێ نەدریاوە سەرمامانە خەریکن ڕقەینەوە کارەبامانیەوە ڕۆژ بەخوا شەی تۆزە هەڵەکەن خوازانێت پاشێ ئەی وڕن نەوتەکەش پاشە کار بە ئیشتراکەکەیشە وڕن هەر پاشێ ئەی وڕن خەریکن ڕقەین. ئەمڕۆ دابەشکردنی قۆناغی یەکەمی نەوتی سپی لە سنووری پارێزگای سلێمانی لە قەزای دەربەندی خان دەستی پێکرد. قایمقامی قەزاکەش دەڵێت بڕیارە 1,600,000 لیتر نەوت بگات بە دەسمان و ئێمەش لە ماوەی چەند ڕۆژێکدا لە ڕێگەی کارتی زیرەکەوە بەسەر خەڵکدا دابەشی دەکەین. ئەوانەی کە لە دانیشتوانی دەربەندی خان و فۆرمۆی بایعەکان لەسەر سلێمانیەوە کارتی زیرەکی نەوتیان وەرگرتووە ئەمانە ئەمڕۆ بەیانی و تا ڕۆژانی داهاتوو تا هەمی وەریەگرێت پرۆسی دابشکردن بەردەوام بەبێ ئەتوان نەوت وەرگرن تەنها بە ئەوە هیچ دۆکۆمنتێکی تری نایەواتە نە فۆرمی بایعەیەوێ نە ناسنامێ ئەوێت 1,600,000 لیتر دانراوە کە بگاتە ئەم شارە ئەگەر زیاتریش خەڵکانێکە بوون وەریان نەگرت زیاترە نێرن. دانیشتوانی دەربەندی خان ئاماژە بۆەوە دەکەن ماوەی 2 ساڵە ئەوان لە چاوەڕوانی دابشکردنی نەوتن و هەرکە نەوتیش دێت بە یەکسان بەسەریاندا دابش ناکرێت. هەندێکیشیان ئەو بڕەپارەیان نییە کە لە بەرامبەر بەرمیلێک نەوت لێیان وەردەگیرێت. یەکیان من خۆم 2 ساڵە نەوتم وەرنەگرێت خەڵکی هەروەک من وای ئیسەش نەوت هاتیە هیوادارم ئەوەنە نەوت بێ کە بتوانن خەڵک بێبەش نییە لەم شارە خەڵکی وا هەیە جاری وا بووە نەوت هاتیە خەڵک بێبەش بووە. وەڵا هاتم بەرمیلێکم هاور ئیستا پارەکەیشم پێ جۆجنە چی بکەم من واقعی پارەکەی دەکە پیاکەم دینارێکم پێ نییە ئەوە بەنزیخانەیەکە بیکەنە بەنزیخانەکەەوە هەر بایع نەبە هەر بە تەنکەر بایع بڕواتە و زیعیگە ئەم خەڵکە بۆ هێبانی کاکەیسە کێشەیەکی تا دروست بێ ئەم سەرۆکی وحدەی داری ئێمە ئەبووە خۆی لێرە بووە ئیسە بەحەقەت داوا لە قایمقامەکەین ئەم نەوتە خاتە ئەم بەنزیخانە ئەمەرۆ گەڕک بە گەڕک ڕۆژانە بڕۆ لە بەنزیخانە وەریگرێ نە خەڵک بەرمیپانەیە پیرەژن بەرمیپانێ و کۆڵان بە کۆڵان ڕاکە بەدوای نەوتە. دابشکردنی نەوتی سپی لە دەربەندی خان لە کاتێکدایە 2 هەفتە پێش ئێستا قەزاکە بەهۆی کارەساتی سروشتی بوومە لەرزەوە زیانی گیانی و ماڵی لێکەوتەوە لە ئێستاشدا بەشێک لە دانیشتوانی گەڕەکە زیان لێکەوتەکانی قەزاکە چاوەڕێی قەرەبووی زیانەکانی بوومە لەرزەکەن و هەم چاوەڕێی دابشکردنی نەوتیشن.